ناکۆکیەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار زیاتر دەبن، یەکێتی و پارتی کاندیدی جیایان بۆ پۆستەکە دەبێت. زانیاری نوێ لەبارەی دیدار لە نێوان مەزلوم عەبدی وەردۆغان لە تورکیا ئاشکرا دەکرێت. گفتوگۆی ناوخۆی ئۆپۆزیسیۆن بەردەوامە، ستاندەریش سیناریۆیەک ئاشکرا دەکات. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار دوور نییە پارتی و یەکێتی بە کاندیدی جیاواز بەشداری بکەن. پارتی پێداگرە لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆک کۆماری عێراق. لە بەرامبەردا ئەمڕۆ قوبات تاڵبانی ئاشکرای کرد یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کاندیدی دەبێت. فواد حسێن ڕایگەیاند شیعە و سوننا چوارچێوەیان بۆ گفتوگۆ هەیە، بەڵام کورد ئەو چوارچێوەیە نییە. دوور نییە پارتی و یەکێتی بە دوو کاندیدی جیاواز بستنە کێبڕکەی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمارەوە. ناوبرا وتیشی پارتی پێداگرە لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار، بەڵام باشترە یەکێتی و پارتی لەسەر بابەتەکە ڕێک بکەون، ئەگەرنا دەبێتە کێبڕکەیەکی تون لە نێوانیاندا. چەند سەرچاوەیەک ئاشکرایان کردبوو پێشکۆتاییاتنی ئەمساڵ ژەنەڕاڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە هەنگاوێکی چاڕوان نەکراودا سەردانی تورکیا دەکات و لە کۆشکی سەرۆکایەتیە وڵاتە لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغانەوە پێشوازی لێ دەکرێت. لەو بارەوە سەرچاوێک لە سەرۆکایەتی تورکیاوە زانیاری گرنگ ئاشکرا دەکات و ڕوونکردنەوە دەدات. سەرچاوەکە باسی لەوە کردووە ئەو جوڵە دیبلۆماسیە هێنیە کە ئێستا گفتوگۆی لەسەر وردەکاری و میکانیزمەکانی لە نێوان ئیدارەی خۆسەر و فەرماندەی هەسەدەدا دەکرێت. ئامانجی سەرەکی ڕەواندنەوەی نیگەرانی ئەمنیەکانی ئەنقەرەیە. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا بە فەرمی هیچ لایەک ئەو زانیاریانەی پژڕاز نەکردوتەوە و هەفتەی ڕابردووش تورکیا ئامادە نەبوو ڤیزا بداتە ئیلهام ئەحمەد بۆ ئەوەی بەشداری لە کۆنفرانسێک بکات لەبارەی ئاشتی. سەرەتای ئەم هەفتەیە هەریەک لە یەکگرتووی ئیسلامی و ڕەوتی هەڵوێست و کۆمەڵی دادگەری بۆبوونەوەیەکیان بۆ یەخستنی هەڵوێستیان لە بەغدا ئەنجامدا. ئەگەرچی تاوەکو ئێستا بە فەرمی هیچ لایەکیان شێوازی ئەو کارەوە بەشەی نێوان خۆیان بۆ بەغدا ڕانەگەیاندووە، ئاخۆ لە چوارچێوەی هاوپەیمانەتیەک هاوشێوەی هاوپەیمانی پێشووی هیوا لە پەرلەمانی عێراق کار دەکەن، یاخۆد ئاستی هەماهەنگیەکە هاوشێوەی ڕابردوو هەریەکەیان لە فراکسیۆنی سربەخۆ کارەکانیان ئەنجام دەدەن. ماگوێرەی بەدواداچوونی ستاندەر ئەگەر ئەم سێلایەنە فراکسیۆنێکی هاوبەش پێک بهێنن ژمارەی کورسیەکانیان دەبێت بەدە کورسی. ئەگەر بیانەوێت لە حکوومەتی داهاتووی عێراق بەشداری بکەن دەتوانن وەزارەتێک و چەند پۆستێکی دیکە لە حکوومەتی نوێی عێراق وەربگرن. تاوەکو ئێستاش هیچ یەکێک لەو لایەنانە ئارەزووی خۆی بۆ بوون بە ئۆپۆزیسیۆن ڕانەگەیاندووە.